إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. يا الله، ومن شر حاسد إذا حسد. خواجا پنادەگرین بە تۆ لە شەڕی لە زەرەر و زیانی مرۆڤی حەسوود کاتێکە حەسوودیمان پێ دەبێت. ئەمڕۆ باسی نەخۆشیەک دەکەین بە پشتیوانی خوا، نەخۆشیەکی کوشندە، ئەو نەخۆشیەی کە زەرەر لە مرۆڤەکە خۆی ئەدا پێشەوەی زەرەر بە خەڵکی بگەێنێ. یەکەم تاوانێک لە ئاسمان کرا بەهۆی حەسادەتەوە بوو، چونکە ئیبلیس کاتێک کە بینی خوای گەورە ئەوەندە ڕێز لە ئادەم دەگرێت سەلامی خوای لەسەر بێ، فەرمانەکات ئەی ئیبلیس، ئەی مەلایکە، هەمووتان سەجدەی ڕێز و ئیحتیرام بەرن بۆ ئادەم پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەو کاتەدا بەهۆی حەسادەتەوە ڕق و کینە بەرامبەر ئادەم دروستەکات، سەلامی خوای پەروەردگار لەسەر ئادەم بێت. بۆ یەکەم تاوانیە کە بۆ هۆی دابەزینی ئیبلیس و ئادەم لە ئاسمانەوە بۆ زەوی بریتی بوو لە حەسادەت. حەسادەت وای لە ئیبلیس کرد خۆی بە گەورە بزانێ، تەکەبوری بۆ دروست بێ، چونکە ڕقی لە ئادەم بوو، سەلامی خوای لەسەر بێ، حەسوودی پێدەبر، ئامادە نەبوو سەجدەشی بۆ بەرێت. بۆیە منعی بەهەشتی لێکرا. بۆیە ئاگادار بین ئەی ئەو کەسانەی کە خەڵکی حەسوودیتان پێدەبات، خەم مەخۆن، چونکە ئەو کەسەی کە حەسادەت بە تۆ دەبات دیارە تۆ شتێکت هەیە ئەو حەسادەتی پێبەری. ئەو کەسەی کە ناودار نەبێ، ئەو کەسەی کە مهم و گرنگ نەبێ، خەڵکی حەسادەتی پێ نابن. کەسێکت بینی و حەسادەت بەرێ بە بەردێک، کەس حەسادەت بە مابە، کەس حەسادەت ئەبا بە شاخێک، بە دارێک، بە ئاسنێک، کەس لە ئێوە حەسادەت ئەبا بەو پایە، بەو سەقفە؟ نەخێر. کەواتە ئاگادار بن، تەنها خۆر و مانگ پێیان دەوترێ خۆر گیرا و مانگ گیرا، بەڵام ئەستێرەکان و هەسارەکانی تر ئەوەیان پێ ناوتری، ئەو شەرەفەیان پێ نەدراوە. بۆیە ئینسانی حەسوود کاتێک بزانێت تۆ شتێکت هەیە و خۆی نیەتی، حەسادەتت پێ دەبات، کەواتە تۆ بەلای ئەوە زۆر گرنگی. بۆیە بەردەوام هەموو کاتێ سوورەتی فەلەق و ناس لەبیر نەچی، چونکە مرۆڤی حەسوود پەنا بەخوای گەورە قەناعەتی وایە، گومانی وایە ئەگەر باسی خەڵکی نەکا چاکەکانی خۆی دەرناکەوێت. ئەبێ لە خەڵکی بدەم، خەڵکی ناشرین کەم، بۆی خەڵکی بە من بڵێ کەسێکی باش. بۆیە بەردەوام ومن شر حاسد إذا حسد، بڵێ خۆیان پەنا دەگرم بە تۆ لە مرۆڤی حەسوود کاتێککە حەسادەتم پێبێت، چونکە هەموو حەسوود یەک ڕق و کینە لە دڵە بەرامبەر بۆ کەسێکە حەسوودی پێبە. ڕق و کینە بەرامبەرێتی ڕقی لێتی، حەزی پێی نییە، بۆیە حەسادەتی پێدەبات. کەواتە مرۆڤی حەسوود بۆیە باسی تۆ دەکا و حەسادەتت پێدەبا بۆ ئەوەی چاکەکانی خۆی دەرکەوێ بە حساب، بۆی قەدری خۆی دەرکەوێ. ئیبلیس بەهۆی حەسادەتەوە لە ڕەحمی خوا، لە بەهەشتی خوا، لە ڕەزامەندی خوا بێبەش بوو. یەکەم تاوانێک کە لەسەر زەویە کرا بەهۆی حەسادەتەوە بوو. کاتێک کە خوای گەورە فەرمانی کرد بە هابیل و بە قابیل کە دوو برابن، کوڕی ئادەم بن، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ ئادەم، خوای گەورە فەرمانی کرد دوو چاکە بکەن، دوو خێر بکەن. هەرێکی خێرێکیان کرد. هابیل ڕەحمەتی خوای لێ بە کام شتەی چاک بوو کردی بە خێر، قابیلش کامەی خراپ و بێکەڵک بوو کردی بە خێر، بەڵام خوای گەورە لە هابیلی قبول کرد، لە قابیلی قبول نەکرد. بۆیە یەکسەر کە زانی خوا لێی قبول کردووە، یەکسەر ڕق و کینە بەرامبەری دروست بوو، حەسادەتی بۆ دروست بوو،
بۆیە یەکسەری لە ئەقتولەنەک بەخوا ئەتکوژم بەخوا ئەتکوژم مادەم خوا لە تۆی قبول کرد لە منی قبول نەکرد. بۆیە یەکەم تاوانێک یەکەم خوێنێکە لەسەر زەویە ڕژا هۆکارەکەی حەسادەت بوو. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح بوخاریە هەتا ڕۆژی قیامەت هەر کەسێک بکوژێ بەشێ لەو تاوانە لە ملی قابیلە، چونکە یەکەم خوێنێکی لەسەر زەویە ڕژا حەسادەت. ئیبلیسی لە ڕەحمی خوا بێبەش کرد، قابیلی وا لێ کرد هەتا قیامەت چەندێ خەڵک بکوژرێ بەشێک لەو تاوانە لە ملی ئەوە، کەواتە ملی من و تۆش دەشکێنێ ئەگە ئاگامان لە خۆمان نەبێت. حەسادەت مرۆڤ حەسادەت دەبە بە کێ؟ کەسێک دوکانێکی هەیە هاوشێوەکەی کێکە ئەو کە هەمان کەسابەتەکە حەسادەت بەوە بێت. هاوپیشەکەی ئەگینا دوو کەس شتەکانیان جیاواز بێ زۆر حەسادەت بە یەک نابن، بەڵام ئەوەی کە حەسادەتی پێدەبات کابرا تەماشا دەکەی مامۆسایەکی ئاینیە حەسادەت بە مامۆسایەکی ئاینیە باکە لەو زیاتر خەڵک گوێ لێ بگرێ، دکتۆرێک بە دکتۆرێ، مهندسێ بۆ مهندسێ، دوکاندارێک کە شتێک دەفرۆشێ بە دوکاندارێک کە هەمان شتی ئەو دەفرۆشێ. حەسادەتەکە زیاتر لە هاوپیشەکە و هاوشێوەکەی خۆتایە. پەنا بەخوای گەورە. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ بۆچی تووشی ئەو فیتنە گەورە بوو؟ بۆ دەربەدەریان کرد حەسادەت بوو، خۆیان بانگیان کرد ئەو چەند زانایە بە حساب وتیان وەرە ئیسفادەیان لێ کرد. کاتێک کە زانیان خەڵکی لە دەوری بوخاری کۆبۆتەوە کۆمەڵی بوختیان و تۆمەتیان بۆ دروست کرد. کەواتە بەلایەنەوە گرنگە ئەو کەسێک کە حەسوودیت پێبا دڵی خەریکە ئەتەقێ، بۆی حەسادەت بە تۆ دەبات بەردەوام بڵێ خوایە بمپارێزە لە مرۆڤی حەسوود و چاوپیس، چونکە بەڕاستی ژیانی زۆربەی خەڵکیان کردوتە دۆزەخ. کەواتە بزانە ئەو کەسێک کە حەسادەتت پێدەبات هۆکارەکەی ڕوون و ئاشکرایە. قابیل بەهۆی حەسادەتەوە براکەی خۆی کوشت و یەکەم خوێنێکی لەسەر زەویە ڕەشاند. وەڵاهی خۆشەویستان ژیانی ئێمە زۆر لەوە کورتترە، زۆر لەوە کەمترە کە ئێمە ژیانی خۆمان تەرخان کەیت بۆ ڕق و کینە و حەسادەت و تۆڵەسەندنەوە لە خەڵکی. بۆیە هەموو شەوێک بە دڵێکی صافەوە بخەوە بڵێ خوایە گیان هەر کەسێک زوڵمی لێم کردووە هەندێک کەس کە خۆ دەیناسیت، خوایە گیان ئەوەی کەسێک گومانی خراپم پێدەبا گردنی ئازابێ، خوایە گیان لە هەموو برایەک و خوشکێکم خۆش بە، خوایە گیان بەهۆی منەوە کەس عەزاب مەدە. ئەوە بە دڵێکی پاکەوە بخەوە مرتاح بیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو سەحابەکان دانیشت بوو فەرمووی ئێستا پیاوێک دێ ئەهلی بەهەشتە. سەحابەکان سەیراکرد پیاوێک هات، سێ جار ئەم شتە دووبارە بووەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو پیاوێکی بەهەشتی دێ هەمان پیاو دووبارە بووەوە، سێبارەش بووەوە. یەکی لە سەحابەکان بەسراتەکە درێژە ئەڵێ مراقەبەم کرد سەیرێکم شتێکی وای نییە یعنی زۆر گرنگ بێت، شەو نوێژێکی زۆر، قورئان خوێندنێکی زۆر لە ماڵیان میوان بۆ لەگەڵ مراقەبەی کردووە. دوای ئەوە پێی دەڵێ بەهۆی چیەوە خوای گەورە ئەوەندە تۆی بەرز کردوتەوە؟ سێ ڕۆژە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاوێکی بەهەشتی دێ هەر سێ جارەکە تۆ بوویت. وتی وەڵای چۆنم دەبینی ئاوام، بەڵام یەک صیفەتێکم تایە نازانم ئەگەر بەهۆی ئەوە بێ. شەوان کە دەخەوم چی دەکەم؟ حەسادەت بە هیچ کەسێک نابم لەوەی کە خوا پێی بەخشیوە، بۆ خۆم بە مرتاحی دەخەوم. ڕق و کینە بەرامبەر هیچ مسلمانێک نییە. دڵم پاکە، هەر کەسێک خوا چی پێدابی کێشەی من نییە، خوا پێداوە، بۆ حەسادەتی پێبەرم. سەحابەکە فەرمی بەخوا بەهۆی ئەمەوەی خوا بە تۆی بەرز کردوتەوە. شەو بە دڵێکی سافەوە بخەوە. ئیمامی شافعی دەفەرمێ ڕەحمەتی خوا لێبێ کاتێک کە خەڵکیم عەفو کرد و وازم لە تۆڵەکردنەوە و ڕق و کینە هێنا ئیتر بۆ خۆم مرتاح بووم. ئەگەر تۆی مرتاح بی بە دڵێکی سافەوە بخەوە، خەفەت مەخۆلەوەی خوا بە فڵان کەس چی داوە چی نەداوە. خۆشەویستان مرۆڤی حەسوود زۆرێکمان دەیناسین، بەتای سوبحان الله هەموو مرۆڤێکی حەسوود چاوپیسە. حەسوود چاوپیسە،
چونکە ومن شەڕی حاسدین ئیذا حەسەد کاتێک کە حەسادەت ئەبا خوای گەورە دەفەرمێ لی بترسە پەنا بگرە بە خوای گەورە لی حەسادەتت پێ دەبا تەئسیرت لێ ئەکات مرۆڤی حەسوود ڕق و کینە لە دڵە حەزی بە خێر و چاکەی هیچ کەسێک نییە وەڵڵی خەڵک هەبووە لە حەفتاکان و هەشتاکانیش ئەڵێن کاتێک کە حەیواندار بوونە مەڕیان هەبووە هەموو کاتێک بە مناڵەکانی خۆی وتووە بۆ خاتری خوا هەر کاتێک حەیوانەکان هاتەوە پێشەوە پێم وڵێ با بچمە ژوورەبانیان بینم حەیوانی خۆی چونکە بیان بینم وێرانیانەکەم حەیوانی خۆیەتی هەموو مرۆڤێکی حەسوود سبحان الله ڕق و کینە لە دڵە ئەو کەسێک کە ڕق و کینە لە دڵ و حەسوودە دۆڕاوە لە حەدیثێکی صحیحی مسلم دەهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو دووشەمەیەک هەموو پێنجشەمەیەک کردەوەکانی مرۆڤ بەرز ئەبێتەوە بۆ ئاسمان دووشەمان و پێنجشەمان خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە لە ڕۆژی دووشەمان و پێنجشەمانە لە دوو کەس خۆش نابێت ئەوانەی کە شەریک بۆ خوا بڕیارەدەن باوەڕیان بە دار و بەرد و قەبر و پیاو چاک و پیاو خراپەی هاواری تێکەن و لێ پاڕێنەوە داوای یارمەتی و کۆمەکی لێەکەن ئەوانە خوای گەورە لێیان خۆش نابێت دووەم ئەو کەسەی لەگەڵ هاوڕێ و برادەرێکی خۆیدا لەگەڵ خزمێکی خۆیدا تەماشا دەکەی ڕق و کینەیەکی هەیە بەڵام لەبەر دنیا فڵان کەس ئیشەکەی لە من باشترە حەزی پێی نییە فڵان کەس بازاڕی منی شکانەوە فڵان کەس لە من بەڕێزترە فڵان کەس لە من حاڵی باشترە ڕقی لێ ئەبەسێت حەسوودی پێ بە ئەو کەسە خوای گەورە لێی خۆش نابێت ئەگەر هەردوویان تاوانبار بن خوا لە دووشەمان و پێنجشەمانە کە عەفواتە داخەڵ لە خەڵکی خۆشە بێ کردەوەکان بەرزە بێتەوە خوای گەورە لەو کەسانە خۆش نابێت خوا لێیان خۆش نابێت چونکە فەیەغفر الله في ذلك اليوم لكل امرئ لەو ڕۆژەدا کە دووشەمان و پێنجشەمانە هەموو دووشەمە و پێنجشەمەیەک عافواتێکی عامی خوا هەیە خوای گەورە کەسانەمان بگێڕێ بەڵام ئەو کەسەی لەگەڵ کەسێکا ڕق و کینەی هەیە هەر لە خۆڕایی ڕقی لێی بەستووە لەسەر دنیا خوا عالمە تۆ لەبەر خاتری خوا ڕقت لە کەسێکە یا لەبەر خاتری دنیا و تەماح و پار و پول و ئەم شتانە ئەگە لەبەر دنیا بێ عافواتی خوا شمولت ناکە لەبەر نەفس بێ عافواتی خوا شمولت ناکە خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئەمانە مادەم ڕق و کینە و حەسادەت لە بینیانە مادەم لە خۆڕایی بینیان نییە و قسەیان بە یەکەوە نیە لەسەر دنیا ئەمانە لیان خۆش نابم حتا سڵح نەکەن حتا لەگەڵ ئەو کەسەدا ئاشت نەبێتەوە سڵح نەکا لی خۆش نابم کەواتە مرۆڤی حەسوود و ڕق و کینە لە دڵ دۆڕاوە هەموو هەفتەیەک دوو جار عەفواتی خوا هەیە شمولی ناکات بۆیە ئەگە لەگەڵ کەسێکا ڕق و کینەت هەیە حەسادەتت هەیە لەبەر دنیاە کابرا تۆ تەنەزولی وەکجارێ 20 جار سەلامی لێکە جواب ناداتەوە ئیتر قوڕی تۆ پێستە دەسەڵات نیت تۆ ئەوەی لەسەرتا بەپێی حەدیث 3 جار سەلامی لێ بکە دوای 3 جارەکە تۆ گوناهە لەسەر نامێنێ گوناهبار نیت بۆیە ئاگادار بین مرۆڤی حەسوود دۆڕاوە یا ربی خوای لە حەسادەتمان پارێزی لە شەڕی حەسوودەکانمان پارێزی یا رب العالمین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خاڵێکی زۆر گرنگەی ئاگاداری بین هەر کەسێک لە ئێمە کاتێک کە حەسادەت بە کەسێک ئەبین ڕق و کینە لە دڵمانە دروست ئەبێ بەرامبەر بە کەسێک ئەوە باش بزانین کە یەکەم کەسێک کە زەرەرمەندە خۆمانی بەهۆی ئەم حەسادەتەوە خۆمان لە پێش هەموو کەسێک و زەرەرمەندین چونکە باجی ئەو ڕق و کینە و حەسادەتە لە خەوی خۆمان ئادەین خەوەکەمان خۆش نابێ خەومان خۆش نابێ چونکە ئەوەنە بی لە ژیانی فڵان کەس ئەکەینەوە خواردنمان خۆش نابێ مەعیدەمان تووشی ئێش و ئازار ئەبێ کەواتە کاتێک کە حەسادەت بە خەڵکی دەبەی تۆ یەکەم کەسێک باجەکەی ئەدەی پێشەوەی کابرا باجەکەی بدات چونکە خەوت نامێنێ ئیسراحەتت نامێنێ بەردەوام مراقبە و چاودێری خەڵک دەکەی بۆیە پیاوچاکان دەڵێن هەر کەسێک مراقبەی خەڵکی بکە بە خەم و خەفەتەوە دەمرێت بەخوا شەوانش بە خەم و خەفەتەوە سەر ئەنێتەوە کەواتە بزانین ئینسانی حەسوود کە ڕقی لە کەسێک و حەسادەتی پێبە
هیچ شتێک زیاد ناکە لایەوەی لا غەم و خەفەت نەبێت، چونکە بەڕاستی کوردوەتەنی جەرگی بڕاوە بۆیە حەسادت بە خەڵکی دەبێت هەر لە خۆڕایی. سبحان الله هیچ زەرێرێکت بۆی نەبووە حەسادەتت پێ دەبا، هیچ قسەی ناخۆشت پێ نەوتووە، ڕقی لێتە لە خۆڕایی بێەوەی بتناسێ، بێ ئەوەی ڕۆژێ بەرە ڕوو تۆی بینی، بێ ڕۆژێ قسەیەکتان بەیەکەوە کردبێ هەر لە خۆڕایی ڕقی لێتە، لەبەر خاتی خۆیش نییە. جارێ لەبەرەوە عەقڵێتی ئەوە ناگونجی نابێ. برای بەڕێزم هەر کەسێک لە ئێمە عەقڵێتێکی هەیە، دوو مرۆڤم بۆ بێنە لەسەر ئەم زەویەدا یەک تەبیعەتیان هەیە، شتی وان نییە 100% یەک بن، ئیلا مخالەفیان هەیە و کۆمەڵش بیر و بۆچوونی جیاوازیان هەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم حديثك صحيح بخاري مسلم دا فرمي لا تحاسدوا ولا تباغضوا، حسادت بيكتري مبن، رقو كشينا لدل مبن برانبر بيكتري كواتا اقداري وخالبه، رقو كشينا لدل بحسادت بخلشي بري خود بيش همو كسيك زرر دكي، خمو خفتكا توشي خود اكي، خو اسراحات ونان خواردن ناميني كواتا خود زرر كر امجا زرر خلقيش ددي، كواتا او دڵی خۆت مەکە بە تەنورێک مەکە بە فڕنێک گەرمی بکەی لە ڕق و چینە بەرامە بە خەڵکی، یعنی هەرێک کەسە بینی هەر لە خۆڕایی سەلام لێ ناکەن. زۆر کارەساتە، بەڕاستی کارەساتە. بێ ڕێزیم پێت کردووە نەوەڵا، گوێنم پێ داوە نەوەڵا، ماڵتم خواردووە نەوەڵا، بۆ خۆش نازانی. ئەو کێشەکەی خەڵکی وایە لە دەیەها ساڵ خەڵک سەلامی لێم نەکردووە، سەلام لێکرد جوابی نەدامەتەوە، کاکە بۆ سەلام لێ ناکەی، دوای 10 ساڵ ئاشت بۆتەوە، وەڵام من بمبورە بەخوا خەڵەتم بوختیانێکیان بۆ تۆ کرد وانزانی تۆش نەبوویتە دوای 10 ساڵ. ئێ کاکە برە وەرە بۆلای کابرا بڵێ کاکە وات کردووە وات وتووە، ئەمجا 10 ساڵ قسەی لەگەڵا مەکە. ئەمە کارەساتەکەیە، چونکە وەڵڵاهی ئەو فڕنە ئەو تەنورێک کە گەرمت کردووە و هەڵی گیرسانووە لە ڕق و چینە و حەسادەت بەرامبەر بە خەڵکی پێش هەموو کەسێ خۆت دەسووتێنێ. ئەو ئاگداری و خاڵە بین، مرۆڤی حەسوود ڕق و چینە لە دڵ هیچ کاتێک لە تۆ ڕازی نابێت، هیچ کاتێک تۆی خۆش ناوێ. بۆچی؟ ئەگەر تۆ پێڵاویشی بۆ دابنی، ئەگەر خزمەتکاریشی بکەی هەر ڕقی لێتە، ئەڵێ بەخوا پێڵاوەکەم بۆ دانێ ماستاوم بۆکە، کورە ماستاوی چی بۆ خاتری خۆ، خزمەت یەکەی ماستاوم بۆکە. ئەوە بۆیە چاکبوونی نییە. هەر کاتێک کەسێ ڕقی لێت بوو لەبەر حەسادەت دەستی لێ بشۆرە، حەلی نییە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لا يزال الناس بخير ما لم يتحاسدوا، خەڵکی چاکە بەردەوام چاکە حتا حەسادەت نەمر بە یەکتری، کە حەسادەتیان بە یەکتری برد خێریان تیان نییە. خێر لەو کەسانەیە کە حەسوودە، چیەکەی خەریکی چەندێک دەسەکەوێ چەندێ ئیشت کرد چیت کرد ها چۆن دەڵێ زابط تحقیقاتێکی تەواو لەگەڵاکە، ئەوە مرۆڤی حەسوودە. پێڵاویشی بۆ دابنی، خزمەتکاریشی بکەی، بەخوا هەر خۆشتی ناوێ، هیچ مەجالێکی تیان نییە، چونکە ئەو شتێک کە ئەو ڕقیلێتی هەرماوە، ڕقی لە تۆی لەبەر فڵان شت، لەبەرەوەی دەوڵەمەندێکەکەت هەرماوە با خزمەتیکەی، با پێڵاویشی بۆ دابنی دەوڵەمەندێکەکەت هەرماوە، لەبەرەوەی جوانی، لەبەرەوەی ناوداری، لەبەرەوەی ئیشت باشە، لەبەرەوەی خەڵکی خۆشتی ئەوێ، کەواتە هەرچەندێ ڕێزی لێ بگری ئەوەی کە ئەو ڕقیلێتی لەبەر ڕقی لە تۆی لەبەر ئەو شتە هەر مەوجودە، کەواتە چاک نابێ، هیچ حەلێکی نییە ئەو کەسە. کەواتە چۆن ئەتوانی تۆ بڵێ وەڵام من ئەمەوەی لەگەڵیا ئاشت بمە و لەگەڵیا هەوڵ بدەم منی خۆش بێ، کاکە ئەو حەزی بە تۆ نییە، ناتوانێت خۆشتی بوێت، چونکە نیعمەتێکی خوات چەند نیعمەتێکی خوات بەسەرەوەی حتا ئەوانە بمێنێ ناتوانێت لەگەڵ تۆ باش بێ، ڕقی لێتە لەبەرەوەی حاڵت باشتەوە، هەوڵەدا ناشرینت کە. کەواتە ئاخر خاڵەمەی دۆ باسی کەم، حقد و حەسادەت هەموو ئینسانێکی حەسوود ڕق و چینە لە دڵە، صفەتی منافقە. خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، ئەی سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خواتان لێبێ، ئەوان حاڵیان چۆنە منافقەکان؟ إن تمسسكم حسنة تسؤهم، ئێوە تووشی چاکەیەک ببن ئەوان بێتاقەتە بن، بەڵام ئەگە تووشی مصیبەتێک ببن دڵخۆشە بن. مرۆڤی حەسوود ئاوایە، هەر کاتێک تۆ
خۆشترین ڕۆژ جوانترین ڕۆژ لای مرۆڤی حەسوود ئەو ڕۆژەیە کە تۆ هەژار بکەوی، ئەو ڕۆژەیە کە تۆ ئیفلاس بێنی، ئەو ڕۆژەیە کە تۆ ئەحتیاج بی، ئەو ڕۆژەیە کە تۆ بە خەم و خەفەت و بێتاقەتیەوە ببینیە، ئەو مرتاحە. تۆ خەمبار بی ئەو دڵخۆشە، تۆ دڵخۆش بی ئەو خەمبارە. ئەو ڕۆژەی کە ڕۆژی خۆشی و شایی تۆیە، ڕۆژی تەعزیە و خەم و خەفەتی ئەوە. پێکەنینەکەی تۆ گریانە بۆ ئەو، گریانەکەی تۆ پێکەنینە بۆ ئەو. حاڵ باشی تۆ حاڵ خراپی ئەوە. بۆیە هەوڵ بدە بە ئیزنی خوا، هەوڵ بدە ئەوەی کە حەسوودە خەو و خۆراک و خەوی لێ ببڕە. ئەوەی ئەو پێی ناخۆشە تۆ ئەو بکە. یا مەسڵەن شتێنەش ناشەرعی نییە، پێی ناخۆشە پێ بکەنی تۆ پێ بکەنە. مەکڕ و زێرۆ لایەوە، لایە مەکڕ و زێرۆ، خۆت زەلیل مەکە، خۆت داماو مەکە. ئەو پێی خۆشە تۆ بە زەرەرکەی، ئەو پێی خۆشە بڵێ ئیش و کارم نییە، ئەو پێی خۆشە بڵێ خێزانم خراپە، پیاوەکەم خراپە، براکانم خراپن، مناڵەکانم خراپن. بۆی ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ ئەوە باش بزانە ئەوەندە بەسە بۆ تۆ کە مرۆڤی حەسوود هەر کاتێک تۆ دڵخۆشبی ئەو خەمبارە، تۆ خەمباربی ئەو دڵخۆش. کەواتە هەوڵ بدەن بە خەم و خەفەت و بیان کوژن، قەت تەنەزولیان بۆ مەکەن، قەت خۆت وا دەرمەخە ئەو دڵخۆشکەی. کێشەشت هەبوو خۆت بگرە، بەهێز بە، بە قووەت بە، چونکە تۆ بە قووەت بی ئەو لاواز، تۆ دڵخۆشبی ئەو خەمبارە، تۆ مرتاحبی ئەو نامرتاحە. بۆیە خەفەتیان بەنێن، پەناش بگرن بە خوای گەورە لە مرۆڤی حەسوود هەموو کاتی خوای گەورە بمان پارێزی. ئەمە بە کورتیەک باسی ئینسانی نەخۆشمان کرد کە مرۆڤی نەخۆش کە حەسوودی بە خەڵکی دەبا ژیانی دنیا و قیامەتی خۆی وێران دەکات. با خۆمان لەم سیفەتە ناشرینە بپارێزین بە خوای گەورە. ژیان شایانی ئەوە نییە بەخوا حەسوودی بە کەس مەبن، سەرنجامی هەمومان کفنێکە، ئیتر کردەوەکانی خۆمان دەورە بینیە. هەوڵ بدەین فڵان کەس چاکە تۆش ئازا بە لەو چاکتر بە هەوڵێ بدە، قاچ و دەست نەبەسراوە، خۆ زمانە نەبەسراوە، هەوڵ بدە تۆش بە ئیزنی خوا. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدوة. يا ربي خواه لشر مروفي حسود من باريزي، خواه لشر مروفي تشاوبيز من باريزي، خواه لم صفة ناشرين كحسادة بدور من كي. يا ربي خواه ظل من صاف وباكيت وبرامبر بها مخلكي. خواه جان هي مني آرامي ولات من بباريزي، خواه جان برا مسلمان كانش لغزة بباريزي، خواه جان ولات الزلهزة كانوا جولكش بشكيني. يا ربي خواه زليلي دنيا وقيامتي عن بكي، خواه جان ولات من بباريزي لشر وآجا وخرابكاري. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.